بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي خۆشەویستان ئازیزانی بەرنامەی نووسین و یادەوەری خۆشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 50 با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان وا بڕیار بوو کە لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر بچینە سەر کتێبی تەوژمی ئیسلامی و ئەلمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانی، بەڵام بە پێویستمان زانی بەر لەوەی کە بچینە سەر ناوەڕۆکی کتێبەکە کۆمەڵێک چەمکەن کە ڕەنگە لە زمانی بەرنامەکە یاخود لە چوارچێوەی ئەو بەرنامەیە کە ئێمە ئینشاءڵڵا لەسەر ئەو ئەڵقانەی کە لەسەر ئەو کتێبەی کەین ڕەنگە کۆمەڵێک پرسیار بێتە پێش و یەکێک لەو پرسیاران قسەکردن بێ لەسەر بابەتی ئایدۆلۆژی. بۆیە بە پێویستمان زانی چەند بەرنامەیەک ئامادە بکەین وەکو ڕێخۆشکردنێک یاخۆ وەکو دەرگاکردنەوەیەک لەسەر خودی کتێبەکە، چونکەوەی کە مامۆستا نووسیوێتی لە بەرج کتێبەکان نووسراوە تەوژمی ئیسلامی و ئەلمانی، اینجا خاڵە هاوبەش و جیاوازەکانی. ئەمانەوێ قسە لەسەر ئەو تەوژمە بکەین، بزانین مامۆستا مەبەستی لە تەوژمی ئیسلامی چییە، ینی مەبەستمانەوەیە کە ئایا تەوژمی ئیسلامی هەڵگری ئایدۆلۆژیایەکی تایبەتە و ئەم ئایدۆلۆژیایە ئەچێتە بەرامبەر ئایدۆلۆژیایەکی تر کە ئایدۆلۆژیای ئەلمانیە و لەوێ مەسەلەن بۆن منە لە مامەڵەکردنیانە هەم خاڵی هاوبەش هەم خاڵی جیاواز دەرەکەون. بۆ پێویستمان زانی ئاوا ڕێخۆشکردنێک بکەین و هەروەها وا بکەین کە تێگەشتن لە ناوەڕۆکی کتێبەکە ئاسان بێ. مامۆستا جارێککە بەخێر بێ. سپاس زۆر سپاس کاک پەیوەندی وەش بەخێر بێ. ناخۆ سپاس دەکەین. مامۆستا لە کورتترین پێناسە ئایدۆلۆژیا دەوترێ دوو شەی لێک دراون، ئایدیا بە مانای بیر و باوەڕ، لۆجیکش بە مانای زانستی. ئەمە مانا زۆر کورت و واروەها مانە باوەکەیەتی، دەشێ مانای تریشی هەبێت، چونکە ئەم چەمکانە وەکو باقی چەمکەکانی تر چەمکە سیاسیەکان لەگەڵ هاتنیان بۆ ناو مەسەلەن دنیای واقعی یاخود مامەڵەکردنیان و لەگەڵ درێژبوونەوەی فترەی زەمەنیان، ینی لەو کاتەوە کە مەسەلەن بۆن من ئەم چەمکانە لە دایکە بن تاکو دەکەونە ناو بزاوتەکانەوە کەونە ناو حرەکەتەکانەوە تا دێ مانای جیاوازتریان لێ دروستە بێت. قسەکەمان لەسەرەوەیە ئێمە مانەوێت قسە لەسەر ئایدۆلۆژیا بکەین، ینی سەرەتای بەرنامەکە یەکەم پرسیارمان ئەوە بێ کە ئایا ئەوەی کە مەشهورە ئایدۆلۆژیا بە مانای ئایدیا و لۆجیک کە من مانە باوەکەیەتی، ئایا تۆ تەبای لەگەڵ ئەم مانایە یاخود تۆ تێڕوانینیشی جیاوازت هەیە و دەمەوێت بە دیاریکراویش قسەم لەسەر ئەوەیە کە هاتینە سەر ئەوەی کە ئەمە ئایدۆلۆژیایە و هەروەها ئایدۆلۆژیاش مەسەلەن بۆ من هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە یاخود با بڵێن ئەو هێزانێک کە لە چوارچەوەی کاری حیزبیە هاتوونە پێشەوە کە پیانە وترێ هێزی ئایدۆلۆژی، ئایا ئەو کاتە ئیسلامیەکانش دەبن بە هێزی ئایدۆلۆژی؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. إيوش بخير بني أخوة كاك بيوند خوتها وكارانت كاك بيوند جاري أم كتابا تەوژمی ئیسلامی و عەلمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانیان واتەهی لە چیدا پێک دەگەن و لە چیدا لێک جیا دەبنەوە. ئەوە هەوڵێکی بەندەیە بۆ دروستکردنی پرد لە نێوان ئەو دوو تەوژمەدا کە یەکێکیان ئیسلام تەبەنی دەکا، ئەوی دیکە جگە لە ئیسلام تەبەنی دەکا، یعنی شتێکی دیکە غیری ئیسلام، جا مارکسیزم، لێنینیزمە، سۆسیالیزمە، کۆمۆنیزمە، لیبرالیزمە، هەر شتی هەیە. گرنگەوەیە سیکۆلاریزم واتە ئەو بیرۆکە و بەرنامانەی کە حیساب بۆ وەحی خوا ناکەن و سەر هەڵ نابڕن بەرەو ئاسمان بزانە لای خوا خەبەر چییە بۆ زانیاریت، وەکو دوای باسی دەکەین. هەر وتم بۆی بینەر و بیسەری بەڕێز بزانێت کە ئەم کتێبە بۆ ئەوە نووسرا کە ئایا ئەو دوو تەوژمە لە هیچ شتێکدا پێک ناگەن یا کۆمەڵی خاڵی هاوبەشیان هەن کە دەگونجێ بیان کەنە پرد بۆ لێکتێگەیشتن، بۆ پێکەوە کارکردن و بزانین خاڵی جیاوازیشان چییە، چونکە هەندێک جار
ئیسلام و ئەهلی ئیسلام بە هێندێشت تۆمەتبار دەکرێن کە ئەو شتانە پاشماوەی سیراع و نیزاع و کێشە و ململانەی نێوان کڵێسا و زانست بۆ لە ئەوروپا یا پیاوانی کڵێسا پیاوانی دینی چینی ئەکلیرۆس لەگەڵ زانایانێک کە ویستویان واقع بگۆڕن هەندێشت کە دەرهاویشتەی ئەو سیراع و نیزاعەیە خەڵکێک دەیە بیکاتە ماڵ لەسەر ئیسلام. جا من ئەوەم هەڵوەشاندۆتەوە لەو کتێبەدا ئەوە بەنسبەت کتێبەکەەوە بەنسبەت ئەوەی کە ئێمە دەستی پێ دەکەین وەکو دەستپێچێک بۆ چوونە نێو ئەم کتێب وەکو دەواازەیەک پێم شتێکی باشە کە باسی ئەیدۆلۆژیا و چەمک و واتای وشەیە بکەین. کاک پێ من کە زانیم پرسیارەکانت لەو بارەوەن بە چاکەم زانی کە تەماشای هەندێک لە قاموسەکانی زمان بکەم بزانم چۆن تەماشای ئەم وشەیان کردووە. من سێ پێناسەم لەو بارەوە هێنان. پێناسەیەکیان کە کورتترین پێناسەیە لەوانەی کە من هێناومە دەڵێ ئیدۆلۆژیا واتە زانستی بیرەکان علم الأفكار. دقة عربية كي دينا ميكسر الموسوعة الميسرة في الفكر الفلسفي والاجتماعي دكتور كوميل الحاز لأبرشتاوي كرشتاو دو ضل الإيديولوجيا نسق من الآراء والأفكار والاعتقادات السياسية والقانونية والأخلاقية والجمالية والدينية والفلسفية تختص بمجتمع معين أو طبقة اجتماعية معينة. دوای دەڵێ یەکەم کەس کە ئەم وشەیە بەکاری هێنا بیرمەندی فەڕەنسی دیستۆ دیتراسی بوو لە ساڵی 1801 کتێبێکی نووسی بە ناوی ناونیشانەکەی بە عەرەبی مەشروع المبادئ الأيديولوجية پرۆژەی پرانسیپە ئەیدۆلۆژیەکان. ئەمە لێرە ئەیدۆلۆژیا وا پێناسە دەکات دەڵێ وەک بڵی منزومەیەکە لە بۆچوونەکان لە فیکرەکان لە باوەڕەکان هی سیاسی قانونی ڕەوشتی ئەدەبی دینی فەلسەفی تایبەتە بە کۆمەلگایەکی دیاریکراو یاخۆ چینێکی دیاریکراوە. ئەمیان لێرە ئاوا دەهێنێ مەبەستەمەوە کە بۆی تەماشا بکەین کە جیایی هەیە زۆر لە پێناسەکانیشدا. لا الموسوعة العربية برجي شوال لا فرصة سو حفتاس سو حفتاويك طبعا بالتفصيل هنا بلا من بختيكم لي هنا ضل ايديولوجيا زاراوي يونانية لدو وشبيكاتوا لا ايديا لقل كبمعنى صورة ذهني دي وبمعنى بيروكدي وبمعنى ويندي للاي افلاطون هروها بمعنای نەخشە دێ بمعنای دیزاین کردن دێ بمعنای پرۆژە دێ و لۆگا بمعنای زانست دێ کەواتە ئەیدۆلۆژیا دەبێتەوە بە علم الصورة علم الفكرة يعني دەبێتە علم الأفكار ياخد منطق الفكر. دوایی دەڵێ ئەیدۆلۆژیا بە شێوەیەکی گشتی ڕێکخراوێکی پێکەوە تەبایە لە بیرۆکەکان لە وێناکردنەکان لە بەهایەکان کە بۆ تاک بۆ هەر فەردێک دیاری دەکات چۆن تەماشای سروش دەکات تەماشای کۆمەلگا دەکات و تەماشای مرۆڤ دەکات و بە پێی ئەوەش ڕەوشت و ڕەفتارەکەی ئاراستە دەکات. هەروەها بۆ کۆمەڵە خەڵکێک ئەیدۆلۆژیا چی دەکات تێڕوانینی دیاری دەکا و هەڵوێستی دیاری دەکا و شێوازەکانی کارەکانیشی دیاری دەکا و شوێنکەوتوانی ئەو ئەیدۆلۆژیایە پیان وایە کە حەق لەوێدا کورت هەڵاتوە. و هەموو حیزبێکی سیاسی ئەیدۆلۆژیەکی هەیە جا ئەیدۆلۆژی قەومی بێ یا دینی بێ یا لیبرالی بێ یان ئیشتیراکی بێ. دوایی دەڵێ ومفهوم الأيديولوجية من المفاهيم الملتبسة إن لم يكن أكثرها التباسا إذ ينطوي على دلالات متضاربة لذلك تعددت تعريفاته.
دەڵێ ئیدۆلۆژیا هیچێکە لە چەمکە زۆر تێکەڵەکان و ئەگەر نەڵێن لە هەمووان تێکەڵترە بۆیە پێناسەی جیاجیا هەڵدەگرێ وەشتی پێکەوە دژی تێدایە. موسوعة السياسة هي عبد الوهاب كيالي أبي لبرجي لا برا 422 تقريبا هرويني أوانا ديني دلي بريتيل بروسي بيركنوي كي گشتي كسروشت وكوملغا وتاك تفسير دكا شون تماشا دكا هم لروي فكري تيوري هم لروي براكتيكي و کەسێک کە بڕای بەو ئەیدۆلۆژیایە هەیە بیرۆکەکان هەموو لێک دەدا بەرە یەک ئامانج ئاراستەیان دەکا اینجا لە ڕووی سیاسی لە ڕووی ئەخلاقی لە ڕووی فەلسەفی هەتا دوایی. کاکە پەیوەند لە کۆی ئەم سێ پێناسەیە کە زۆر پێناسەی دیکەشان بەڵام هەمووی لەو چوارچێوەیدا دەخولێنەوە ئەومان بۆ دەردەکەوێت کە زاراوەی ئەیدۆلۆژیا واتە بیرناسی فکرناسی هزرناسی لە ڕاستیە زاراوەیە کە چوارچێوەیەکی دیاریکراوی نییە بۆیە بە هیچ جۆرێک ناگونجێکە کار و جموجۆڵ و چالاکی ئیسلامی لەو بخرێتە ئەو چوارچێوەیەوە کە ئەو چوارچێوەیە کە بۆ خۆی سنوورێکی نییە. هەر بۆیەش ئەیدۆلۆژیای مارکسی هەیە، ئەیدۆلۆژیای لیبرالی هەیە، ئەیدۆلۆژیای چی هەیە، ئەیدۆلۆژیای چی هەیە، بەڵام ئایا دەتوانین بڵێ ئەیدۆلۆژیای ئیسلامی هەیە کە ئەیدۆلۆژیای ئیسلامی کوا چوارچێوەکەی؟ ئێستا تۆی مارکسی دەتوانی هەر چۆنێ شتێکی بۆ دیاریکەی، لیبرالی دەتوانی شتێکی بۆ دیاریکەی، هەرچەند دەڵێ ئەیدۆلۆژیای مارکسی و لیبرالی و سۆسیالیستی ئەوانش دەڵێ قەومی و ئەوانش گۆڕانیان زۆر بەسەردادێ بە پێی کات و شوێن ئەوانە، بەڵام ئیسلام بۆیە دەڵێم لە قاڵبی ئەیدۆلۆژیادا ئیسلام جێی نابێتەوە لەبەرەوە ئیسلام جارێ یەکەم وحی خوای پەروەردگارە زادەی فکری بەشەر نییە. بۆیە من ئەو مەوسوعەکەی خۆم بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی واقعدا کە 5 بەرگان طبعا نووسەرە ئیسلامیەکان کە بە عەربی نووسیوانە دەڵێن فیکری ئیسلامی الفکر الئیسلامی، بەڵام من ئەو تومە ئەو زاراوەی هەڵەیە بۆ چونکە ئەگەر مەبەستت پێ ئیسلام بێ ئیسلام لە فکری بەشەرەوە هەڵ نەقوڕیوە تا بڵێ فکری ئیسلامی لە فکری بەشەرەوە هەڵ نەقوڕیوە وحی خوایە. بۆیە من ئەو زاراوە بکەم بیرکردنەوەی ئیسلامی یعنی چی؟ یعنی من ئاوا بیر لە ئیسلام دەکەمەوە، ئاوا لە ئیسلام تێدەگەم، ئاوا لێ حاڵی دەبم، ئەوە دەگونجێ، بەڵام بڵێ ئیسلام فکرە، ئیسلام فکر نییە، ئیسلام وحی خوای پەروەردگارە، بەڵام دوای بەشەر ئاوای لێ تێدەگا ئەوای لێ تێدەگا، بەڵام هەرچەند لێ تێگەیشتنی مرۆڤەکان جۆرا و جۆر بە بۆ ئیسلام چوارچێوەیەکی هەر هەیە. لەبەر چی؟ لەبەرەوە ئیسلام بووناسێکی دیاریکراوی هەیە، ئۆنتۆلۆژی کە من پێما ئەم پێناسانی بۆ ئەیدۆلۆژیا دەکرێن لە پێناسەی ئۆنتۆلۆژیەوە نزیکترن بووناسی، چۆن تەماشای بوون دەکەی. ئیسلام بووناسێکی دیاریکراوی هەیە، وەکو من لە کتێبی چوارەمی بیرکردنەوەی ئیسلامیدا هێناومە و کتێبی یەکەمی مەوسوعەی ئەلئیسلام کەما یەتەجەلا بۆ ئەوە تەرخان کردووە. ئیسلام چۆن تەماشای خوا دەکات سوبحانەهو وتەعالا، چۆن تەماشای گەردوون دەکات، پاشان چۆن تەماشای مرۆڤ دەکات، چۆن تەماشای ژیانی دنیا دەکات، چۆن تەماشای دوا ڕۆژ دەکات بە محەدەدی و دیاریکراوە. دوایی ئیسلام ئیمانی هەیە، ئیمان و عەقیدە بە 5 پایەکانی کە لە قورئاندا هاتوون، پایە شەشەمیان کە لە سونەتدا هاتووە، ئیمان بەخوا، ئیمان بە فریشتەکانی خوا، بە کتێبەکانی خوا، بە پێغەمبەرانی خوا، بە ڕۆژی دوایی بە قەدەر دیاریکراوە. پاشان ئیسلام ئەرکە شەرعیەکانی هەن، 5 دروشمەکان، شایەتمان و نوێژ و ڕۆژ و زەکات و حەج، و لە ئیسلامدا ئاکارە پەسەندەکان دیارن، ڕاستگۆیی، دەستپاچی، ڕەحم و بەزەیی، دادگەری تا کۆتایی، ئاکارە خراپەکانیش دیارن، باری کەسێتی نوختەی تێدا خراوەتە سەرپیت، و لە ڕووی سیاسیەوە کاتێک حکومڕانان ڕەوایەتیان هەیە کە کارەکان لەسەر بناغی ڕاوێژ و هەڵقڵاوی قەنەعەتی خەڵک بێ. یعنی ئیسلام کۆمەڵشتی محەدەد و دیاریکراوی هەیە بۆ هەموو بوارەکان، دیارە بۆ ئەو بوارانەی کە عەقڵی بەشەر لە مەودای عەقڵی بەشەردانین
خوا نقطەی خستۆتە سەر پیت وەکو بواری بوون ناسی و ئیمان و عەقیدە و عیبادات و ئەوانە ئەو بوارانەی کە عەقڵی بەشەر دەتوانێت ئەسپی خۆی تێدا تاودا ئیسلام بە دانانی هێڵی گشتی وازی هێناوە پڕکردنەوەی بۆشایەکانی بۆ عەقڵی بەشەر لێگەڕاوە. باشە مامۆستا بۆیە ئیسلام لە ڕاستیدا لە کەوڵ و قەپێرکی تەسکی ئیدۆلۆژیەدا ناحەزمێ. مامۆستا بۆی کە تەسەووری ئەوە نەکرێ کە ئێمە کێشەمان لەگەڵ خودی چەمکەکە هەیە بۆی کە بزانێ هەر تێڕوانینمان ڕەنگە بۆ خودی چەمکەکە جیاواز بێ. قسەکە لەسەرەوەیە ئایا ئێمە ئەوەی کە ڕێتێکەینەوە ئایدۆلۆژیا بەمانە زانستیەکەی یاخود باوە بڵین چونکە ئازانیی مامۆستا لەوانەیە تووشی کێشەیەک ببین لەوەی کە باشە خۆ هیچ کام لەو پێناسانەی کە جەنابەت خوێندنەوە هیچ کێشەیە چەندیان نییە ڕوبەڕوو لەگەڵ ئیسلامە بڵێن ناکۆک بن بەو مانایی کە ئەگەر بگوترێ ئیسلامیەکانیش لە هەرێمی کوردستانە هەڵگری ئایدۆلۆژیایەکی تایبەتن چونکە مامۆستا مادام قسەکە لەسەر مثلا ڕێگا زانستیەکەیە مەسەن ئەم بیر و باوەڕێکی ئینسان هەڵی کردۆ بە ڕێگایکی زانستی بیگەێنێ چ کێشەیەک لەوەیە گەر بگوترێ هێزە ئیسلامیەکانیش لە هەرێمی کوردستانە هێزێکی ئایدۆلۆژین لە کاتێکە ئەو قاڵبەی کە لەسەری داڕێژراوە ئەو هەیکەلەی کە هێزە ئیسلامیەکانی لەسەر دروست بوون هەیکەلێکی ئەندازەیەک ئایدۆلۆژیە مامۆستا تۆ سیر کە هەر بە ئەمە بۆ بکەمە نمونە جگە لە کۆمەڵی ئیسلامی هەر کام لە بزوتنەوەی ئیسلامیش و واروها لە یەکگرتووی ئیسلامیش هەیە ئەمە هێزە ئیسلامیانە ناکرێن بڵێن هەرێکان ئایدۆلۆژیی تایبەتیانەیە خۆ تەبەنی ئیسلامەکەن ڕاستە بەس ناکرێت بە ڕێگایکی ئایدۆلۆژی تەماشا بکە کاکە پەیوەندیە جارێ ئێمە مولزەم نین ئەو زاراوانە بەکاربێنی چونکە تۆ کە ئەو زاراوەی بەکار بدێنی ئەو زارە کۆمەڵێک تارماوی تەموش لەگەڵ خۆی دێنێ کاتی خۆی مارکس لە ساڵی 1920 تێبێکی نووسی کە نەقدی ئەیدۆلۆژیا دەکا بۆ دەڵێ ئایدۆلۆژیا ڕەنگدانەوەی واقعی ئابووری و ژیان و گوزەرانی مادی خەڵکە سەرخانە ژێرخان نییە. ئەمجا ئەیدۆلۆژیا لە هێندێک وەکو بڵێ دڵ فڵان کەس یا فڵان حیزبێکی ئەیدۆلۆژیە یعنی دەمارگیرە یعنی هەوەکو لە پێناسکاندا هێنامە لە ڕاستیدا شتی پێکەوە دژی کۆ کردوێتەوە بۆیە ئێمە ئەم وشەیە ئەم زاراوەی بۆ ئەهلی ئیسلام بەکار نهێنین باشە چونکە بۆ لە حەقیقەتدا ئیسلام لە چوارچێوەیەکی دیاریکراودا کە داڕێژرا بێ بۆی قاڵبێک جێ نابێتەوە. کاکە پەیوەندیان ئیسلام ئیمان و عەقیدەیەکی هەیە کە باسی دنیا و دوا ڕۆژ دەکات کوا لە قاڵبی ئیدۆلۆژیا دەجێت بێت. ئیسلام بووناسیەکی هەیە ئیسلام فیقهێکی هەیە بەردەوام گەشە دەکا ئیسلام لایەنی تەسکیە و عیرفانی هەیە ئیسلام لایەنی ڕەوشت و ئاکاری هەیە یعنی کۆمەڵی ئیسلامی بۆ وێنە یەکگرتووی ئیسلامی لایەنێکی دیکەی ئیسلامی دەڵێ من ئاوا لەو ڕۆ ئاوا تێگەیشتم بەڵام بڵێ وڵا کۆمەڵی ئیسلامی لە هەموو شتێکدا لە یەکگرتووی ئیسلامی هەبێ نەخێر لەبەرەوە ناتوانانی بڵێ کۆمەڵی ئیسلامی شتێکی تایبەت بەخۆی هەیە لە هەڵوێستێکی دیاریکراوە لە کارێکی دیاریکراوە بۆ وێنە بەشداری هەڵبژاردن دەکەین یا ناکەین دروشمی هەڵبژاردنمان چ دەبێ معارەزە دەبین یا لە حکوومەت دەبین ئەوە دەگونجێ لە هەڵوێستێکیوە بەڵام ئایا لایەنە ئیسلامیەکان نەکرد لە هەرێمی کوردستاندا لە هەموو دنیادا هەمووی لە قاڵبی داڕێژرا و دیاریکراودان خاڵی هاوبەشیان یەکجار زۆر زیاترە لە خاڵی جیاوازیان بۆ چکە خاڵە هاوبەشەکانیان وەحی بۆی دیاری کردوون زادەی تێگەیشتنی خۆیانێ تا بڵێ بە پێی ژینگە و شوێنەکان بگۆڕێ وەحی دیاری کردووە یعنی هیچ لایەنێکی ئیسلامی نییە کە بۆ وێنە ئیمان بەخوا و بە فریشتەکان و بە کتێبەکان و بە ڕۆژی دوایی و بە قەدەر و بە پێغەمبەرانیان نەبێ هیچ لایەنێکی ئیسلامی نییە کە پێنج پایەکانی ئیسلامی تێدا نەبێت شایەتمان و نوێژ و ڕۆژ و زەکات و حەج هیچ لایەنێکی ئیسلامی نییە کە پابەندی بە ئەخلاق و ڕەوشتەوەی تێدا نەبێت هیچ لایەنێکی ئیسلامی نییە کە پابەندی بە سنوورەکانی حەڵاڵ و حەرامەوە تێدا نەبێت کەواتە یعنی خاڵی هاوبەش زۆر زۆرن بۆیە تۆ دێتەوە سەر چی لە هێندێک شتی دیاریکراودا لە هێندێک جۆرە هەڵسوکەوت لەگەڵ واقعدا دەڵێ من ئاوای تێدەگەم و دڵم وای تێدەگەم بەڵام خاڵی هاوبەش یەکجار زۆرن لەبەرەوە تۆ ناتوانانی لەو چوارچێوەی کە ئەیدۆلۆژیای پێناسەکراوە لەوێدا بیر و بۆچوونی تێگەیشتنەکانی لایەنێکی ئیسلامی جێ بکەوە چونکە بیر و بۆچوونی تێگەیشتنەکانی هەمووی پەیوەندی بە ئەوە نییە زۆری وەکو گوتم وەحی بۆی تەحدید کردووە دیاری کردووە
حلال محمد حلال إلى يوم القيامة وحرام محمد حرام إلى يوم القيامة هیچ کەسێ بۆی نێدەستکاری بکە. باشە مامۆستا ئەم تەوژمی ئیسلامی ئەمەی کە جەنابەت تەوژمی ئیسلامی ئەلمانی کە بڵێن مەسەرەن دوو چەمک هاتووە لێرە ئیسلامی و ئەلمانی هاتووە من قسەکەم زیاتر لەسەر تەوژمی ئیسلامیە باشە ئەم تەوژمی ئیسلامیە بخینە ژێر چ پێوەرێکەوە نابێ مەسەرەن بۆن منە ئێمە چەمکێکمان هەبێ ئێستا پێت دەڵێم قسەکە لەسەرەوەیە تەوژمی ئیسلامی بە مانای چی زانی یعنی چی تەوژمی ئیسلامی یعنی ئەو موسڵمانانەی کە بە ئیسلام دەژۆڵێن ئەو موسڵمانانەی کە دەیانێت ئیسلام کاڵای باڵای ژینی کۆمەڵگاکەیان بێت وەکو لە ئەسڵدا خوا بۆ ئەوەی ناردووە تەوژمی ئیسلامی واتە ئەو موسڵمانانەی کە ڕازی نابن مسلمانان دابنیشن لە ماڵی خۆیان و تەماشانەکەن داخوا حکمی چه حکمڕانێکە و چۆن حکم دەکا و خێروبێرەکانی ئەم سەرزەویە بەدەستچێوەن و چاکەت چیە و خراپەت چیە و دانانشن لە کۆمەلگاکان و ڕابمێنن بەڵکو دەجوڵێن خۆی هەر تەوژم تەیار ئەوەیە کە دەجوڵێ لە ڕاستیدا جار وەکو ناتۆرەیەک دەڵێن ئیسلامی سیاسی وەکو من لەو بریفینگەی گەڵ ڕووداویش باسم کرد گوتمەوە ئێمە بە ناتۆرەی دەزانین بە لەقەبێکی ناشرینی زانین بۆ ئێمە بەکار بێ بۆ لە ڕاستیدا ئێمە ئیسلام دەمانێت ئەو ئیسلامە هەمووی بە سیاسەتیەوە بە عیبادەتیەوە بە عەقیدەیەوە بە تەزکیەوە بە ئەخلاقیەوە بە هەموو شتێکیەوە بێتەوە نێو کۆمەلگا و کۆمەلگا پێوە پابەند بێتەوە کە الحەمدوللا لە بواری کەسێتی و لە بواری تاکەکان ئەوانە تا ڕادەیەک هەیە باری دروشمەکان بەڵام لە بواری کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری ئەوانە ئیسلام پژگوێ خراوە جا من گوتم دەگونجێ بڵێ سیاسەتی ئیسلامی ئابووری ئیسلامی ڕەوشتی ئیسلامی عیبادەتی ئیسلامی بەڵام ئیسلامی سیاسی یا ئیسلامی ئابووری ئیسلامی ئەخلاقی و ئیسلامی فیکری غەڵەتەن ئەو ناوانە بۆ چونکە لە ڕاستیە سیاست ڕەهەندێکی ئیسلامە نەک ئێمە یەک ئیسلاممان هەیە وەڕەضیت لەکم الئیسلامە دینە ئیسلامە بە بەرنامە بۆ پەسەندکردن ئیسلام یەک ئیسلامە ئێمە چاپێنەوە ئیسلامانی ئیسلامێکی سیاسی و ئیسلامێکی غیرە سیاسی و ئیسلامێکی حەڕەکی و ئیسلامێکی جامید و جا بۆ من زۆر جار گوتومە بۆ لایەنە ئیسلامیەکان لە جیاتی وشەی ئیسلامی سیاسی کەەوە ناتۆرێ و پێیان بخوانەوە ناڵێن ئێستا کۆمەڵیستانی بەهۆی دەڵێ من ئیسلامی سیاسی ناوە ناڵێت واش نییە کوای یعنی ئیحتیمامی ئێمە ئەی باشە سنتەری حکمە کە هەزاران قوتابی هەیە لە قورئان و لە کچان خەڵک فێرە قورئان دەکا خانەی فەرموودە قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەر ئەم هەموو خولانە کە دەکەینەوە بۆ فێرکردنی خەڵک لە ئیمان و لە عەقیدە و لە ئەخلاق و لە ڕەوشت یعنی ئەمە کوێ دەچێتەوە سەر سیاسەت بەڵام بەڵێ ئێمە وێڕای ئەو کارە فیکری و بانگەواز و پەروەردەی و ڕوحی و تەسیی و ئەخلاقیانە دەڵێن پێویستە ئێمە خەم خۆین لە حکمڕانی و شێوەی بەڕێوەبردن و ئیدارەدانی ئەم وڵاتەش و دەستەژنۆ دانەنیشین کەواتە ئەگەر بە خەڵکی کە کار دەکا بۆ ئیسلام بگوترێ مسلمانانی جوڵاو و ئەوانی کە بڵێ مسلمانانی نەجوڵاو مسلمانانی زیندوو مسلمانانی مەیلە و مردوو کە بۆ خۆیان دانیشتون گوێ نادەنە دەوروبەریان پێشەوانی فەرمایشتەکەی پێغەمبەر سەڵەم کە دەفەرمێ کولکم ڕاعین و کولکم مەسئول عن ڕەعیەتیه هەر کامێک لە ئێوە چاودێرە و بەرپرسیارە بەرامبەر بە کۆمەلگاکەی خۆی ئێمە هەڵدەستین بە جێبەجێکردنی ئەو بەرپرسیارەتیە کە دەڵێن دەبێت سیاست ئاوا بێ ئیدارەدانی وڵات ئاوا بێ ئابووری وا بێ خێر و بێری وڵات بەو شێوە دابەش بکرێ هەروەکو دەڵێن ئەخلاق دەبێ وا بێ نوێژ دەبێ وا بێ تاعەت دەبێ وا بێ ئاوا لە خزمەت خوای پەروەردگار دابین ئاوا بە دوای پێغەمبەر کەویم عەلەیهی سەڵات وەسەلام مامۆستا خەیاڵ تەوژمی ئیسلامی مەبەست ئەوەیە باش زۆر جار تۆ جەناب دەفەرمووی خاڵ ئەخینە سەر پیت منیش دەمەوێت لەم بەرنامەیە ڕاستەکەی خاڵ بخەمە سەر پیت دەیخێنە سەر ئینشاڵڵا و بەتەئکید بەشێک لە خەیاڵم لای بینەرە چونکە کۆمەڵێک پرسیار هەیە لەم چوارچێوە حەزەکەم لەم ئاڵقەیە زیاتر مەسەلەن بتوانم ڕوبڕووی جەناب دیکەمەوە ئەڵێ ڕەنگە ئەو ڕێیەش هەبێ بڵێن کاکە خۆیەوە پێغەمبەرێکتان لەناودا نییە هات پێ مەسەلەن دینی بەم پان و پۆڕیە وەرگرت بێ ئێوەش تێڕوانینێکی تایبەتتان هەیە ئەم تێڕوانی تایبەتە هێناوتانە لە قەڵبێکی سیاسیە مەسەلەن ئاراستەیەکەن مەسەلەن بۆ نمونە هەموو کۆمەلگا بریتینە لە ئێوە بەشێک لە کۆمەلگا بریتە لێەوە و ئێوە تێڕوانینێکی مەسەلەن بۆ منە تایبەتتان هەیە سەبارەت بە ئەوەی کە جەنابت دەناسی کە ئەفەرمی سەبارەت بە بوونناسی
چۆن ڕێگا بە خۆتانەدەن کە بەسەرم بە ناوی هەموو ئیسلامەوە بەو مەساحە فراوانە قسە بکەن لە کاتێکە ئێوە مەسەلەن بۆن منە لە چوارچەوەی هێزێکی سیاسیە خاوەنی تێڕوانینێکی تایبەتن. جارێ ئێمە هێزی سیاسی نین، ئێمە سیاست یەکێکە لە کارەکانمان. ئێمە هێزێکی فکرین، ڕوحین، پەروەردەین، بانگەوازین، کۆمەڵایەتین. ئەی ئەگەر هەر هێزیشی سیاسی ڕوتین ئەی بەخشینمان بۆ چییە؟ بۆ هەموو وەزارەتی تەندروستی هەیە دیارکە ئەو کارەکەی خۆی ناکە، ئێمە وەکو پڕکردنەوەی کلێن و بۆشاییانە. کاکە پەیوەند ئەوەی کەوا دەڵێ ئێمە ناڵێین ئیسلام لە ئێمەدا کورد هەڵاتوە، ئیسلام لە قورئان و سونەتدا کورد هەڵاتوە، بەس ئێمە دەڵێین ئێمە دەمانەوێ قورئان و سونەت چۆن باسی ئیسلام دەکەن ئاوا جارێکی دیکە بیخەینەوە ڕوو و خۆمان و کۆمەلگاکەمانی پێوە پابند بکەینەوە. ئێمە ئاوا دەڵێین ئەگەر ئیدعای ئەوە ناکەین بڵێین ئیسلام هەمووی لە ئێمەدایە، ئیسلام لە قورئان و سونەتدایە. بەڵام قورئان و سونەت خۆ دەبێ خەڵکێکە بێ پیادەیان بکە، دەبێ خەڵکێکە بێ بەرجەستەیان بکاتەوە لە دنیای واقعدا. پاشان کاکە پەیوەند ئێمە زۆر جار ئەو ناو چوارچێوەی حیزبیە خەڵک بە سەهوودا دەبا لەبارەی ناسینی ئامانج و کار و بەرنامەی ئێمە کە تۆ ناچاریشی بۆ تەعامل و هەڵس و کەوت لەگەڵ واقعدا دەبێ لافیتەیەک و دەبێ ناونیشانێک دەبێ. ئەگەر نەها بڵێ هەر مسلمان و هیچ خەڵکی لەمیش مسلمانە وێ باشە مسلمانین کاکە، بەڵام ئێمە ئەو نوع مسلمانین کە دەڵێ لەو بوارەوە دەڵێن دەبێ ئاوا بێ ئاوا بێ ئاوا بێ، ئەو معناوانەیە کە تۆ لە هەموو شتێکدا لەو مسلمانانە جیای. خوای پەروەردگار لە سوورەتی فوسیلەتدا لە ئاەتی ژمارە 33دا دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. دەفەرمێ قسەی چێ چاکتر لە هی کەسێک خەڵک بۆ لای خوا بانگ دەکا و کردەوەی باش دەکا واتە قسەکانی مۆری کردەوەیان پێوەیە. وقال إنني من المسلمين ودەڵێ من لە مسلمانان خۆی جیا ناکاتەوە. کاکە ئێمە هەرگیز خۆمان جیا نەکردوێتەوە، بەڵام دەڵێن خەڵکینە مسلمانینە ئێمە هەمومان مادام بەشێکین لە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، مادام ئێمە وا ئیدعا دەکەین کە شوێنکەوتوی پێغەمبەری خاتەمین و پەیڕەوی لە قورئان دەکەین، بزانین قورئان چی تێدا دەبێ هەمووی پێوە پابند بین، بزانین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕێبازەکەی چۆنە، دەبێ هەوڵ دەین چاکی لێ تێبگەین باش تێیدا پێ بگەین و پێوە پابند بین. ئەوە معنای وانەیە کە ئێمە لە مسلمانان جێین. ئێ باشە ئەدی مسلمانان پێکەوە نوێژ ناکەن، خۆ نوێژەکەمان ئیمان و عەقیدەکەمان ئەخلاق و ئاکارەکەمان حەڵاڵ و حرامەکەمان دروشمەکانمان پێکەوە مسلمانان جومعە ناکەن. بەڵام ئایا ئەوەندە دینداریەی کە دەکرێت ئێستا دیندارە شخصیەکە هەر ئەوەندەیە ئیسلامەتی؟ هەر ئەوەندە نییە جەنابەت دەزانی ئەو هەموو 6236 ئاەتە هەر ئەو پێنج دروشمانن کە ئێستا جێبەجێ دەکرێن یاخود وەکو دێمەوە سەر یاخود باسی بووناسی و تێڕوانینە دەربارەی کەون و کائینات دنیا و دوا ڕۆژ و مرۆڤ و ژیان و پاشان ئیمان و عەقیدەیە و پاشان ئەخلاق و ڕۆشت و ئاکارە تەزکیە نەفسە تەقوایە و دوایی پەروەردەکردنە بانکردنی خەڵکە بۆ حەق بۆ چاکە و چەسپاندنی دادگەریە لە بوارەکانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی، یعنی هەموو شتانێت و تەماشا قورئان دەکەی هەموو شتانەی تێدایە. بۆیە ئێمە مولزەمین بەرامبەر بە هەموو ئەو شتانەی کە قورئان دەیان فەرمێ. جا ئەگەر کۆمەلگاکەمان دینداری قەتیس کردوێتەوە لە دینداری شەخصیدا ئێمە دەڵێن ئەوە نوقسانیە، دەبێت ئەو نوقسانە چاکەین، بەڵام معنەوانی ئەوە لابەرین. ئێمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە کۆمەلگایەکی نەفامیشدا هات، بەڵام لەبەرەوەی کە هێندێک لە شوێنەواری ئاینی ئیبراهیمیان عەلەیهی سەڵات وسەلام لە نێودا مابوو، خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهات ئەو کۆمەلگا هەمووی هەڵتەجێنێ. ئەو خێرەی کە مابوو لە کۆمەلگادا کە لە عەقڵیانەوە سەرچاوی گربوو لە عەقڵی سەلیم لە زگماکیانەوە یاخود لە ئاینی خوای پەروەردگارەوە کە بە پێغەمبەراندا ناردووە تایبەتی ئیسماعیلی کوڕی ئیبراهیم سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ، ئەوانەی وەک خۆ هێشتنەوە. یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ وێنە کەعبە ئیبراهیم بینایی کردو لەگەڵ ئیسماعیل و شوێنێکی مبارەکە و یەکەمین ماڵی خۆیان خۆ نەهات بفەرمی مادام 360 بتیان تێدادانە وەرن کەعبەشی پێوە لابەرن، نەخێر کەعبە مبارەکە بەس بتەکانی لابرد. چاو هەروەها حەج و عومرە وەکو خۆی هێشتەوە، بەڵام هەندێک شت کە قوڕەیشەکان زیادیان کرد بوو کافرەکان زیادیان کرد بوو ئەوانەی لابرد. و
بۆ وێنە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو ڕەوشت و ئاکارە جوانانە میوانداری شەجاعەت ئازایەتی لێبوردن بە بەرگریکردن لە مەزڵوم ئەوانەیە خۆی هێشتەوە بەڵکو بۆ خۆی ئیستیفادەشی لێ دەکردن یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێ دەچێت بۆ تائیف و دەگەڕێتەوە ڕێی نادەن بێتەوە نێو شار داوای جێوار دەکا واتە پەنادان لە مطعمی جوبەیری کوڕی مطعیم یا مطعمی کوڕی عەدی ئەو پەنای دەدا دەڵ لەقەد ئەجەرت محەممەدەن ئیستیفادە دەکات لە شتێک کە لە نێو لە سەردەمی نەفامیدا وەڵام شتێکی باش بووە هەروەها پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرموویەتی لەقەد شەهیدت حلفا في دار عبد الله بن جدعان لو أدعى إليه في الإسلام لأجبت ئەمن بەشداری پەیمانێک بووم لە ماڵی عەبدوڵای کوڕی جیدعان ئەگەر لە ئیسلامیشدا بۆی بانگ بکەنە وەڵام دەدەمەوە چی بوو پەیمانەکە ئەوە بوو کە هەندێکی ناوی ناوە حلف الفضول ینی پەیمانی جوامێران لە گوتیان ئێمە کۆمەڵێک پیاوی یەکەیەکە گوتیان ئێمە پێکەوە پەیمان دەدەین هەر کەسێک لەم شاری ئێمەدا زوڵمی لێکرا دیفاعی لێ دەکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی بەشدار بوو دەڵێ ئەگەر لە ئیسلامیشدا بۆ شتێکی وا بام بکرێن بەشدار دەبن کەواتە ئێمەش کۆمەلگاکەی خۆمان کاکە پەیوەند ئەوەندە دینداریە شخصێکە دەکرێت زۆر باشە بەڵام دەڵێن ئەوەندە تەواو نیە گە تەماشای قورئان و سوننە دەکەی هەر ئەوەندەی تێدا نییە بەڵێ مامۆستا ڕەنگە ئەمە قسەی کۆمەڵێک لە ڕۆشنبیرانیش بێ کە لەم 30 ساڵەی کە لە ڕابردووە مەسەلەن بۆ نمونە هێزە ئیسلامیەکانیش هاتوونە پێشەوە تەوژمی ئیسلامیش هاتووەتە پێشەوە ئێستا هەڵگری هۆشیارێکی جوانە بەڵێ هۆشیارێک کە لە کۆمەلگا تەبایی هەیە و تەنانەت هەندێکیان داکۆچی لەواکەن کە هیچ کام لە هێزەکانی تریش کە بە ناوی هێزی ئەلمانی یا قەومین بەقەدەر لە ئیسلامیەکان زیاتر مەسەلەن بۆن منە ڕەجی نەتەوەییان تیانە خودت بۆ پاراستنی بەها نەتەوەیەکان مەسەلەن بە ئاو بڵێن زیاتر هەوڵیان نایەوە قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا بەڵام هەمیشە من پێم خۆشە دیدێکی ڕخنەیش هەبێ ئەویش ئەوەیە قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا تەوژمی ئیسلامی لە سەرەتایە کە دروستە بێ تەوژمێکی دڵڕەقە میهرەبان نییە زۆر لەگەڵ کۆمەڵگاکەی خۆشیان مەسەلەن بۆن منە میهرەبانی نابەخشێتەوە ینی خۆگەرداوە ئەوەشم لێ بکەی بڵێ بەڵگەت چی ئەڵم هەر لەگەڵ هاتنە ناو کۆمەلگاوە یەکسەر لەگەڵ دینە میلیەکە تێگەگیرە لەگەڵ ئاینداری بخۆشم هەر لەگەڵ دابووم کاتێکی بخۆشمە دڵڕەق بەتەشی ڕاستە قسەکە لەسەرەوەی مامۆستا هەمومان بە تەجروبە ئەماڵین و لە خۆشی یعنی ئەمە دەمانەوێت داکۆچی یەکەم جار لە دین بکەین کە ئەگەر خۆمان لە ڕابردووە هەڵەیەکیشمان کردبێ بڵێن کاکە هەڵەی ئەمە بووە ئەمە هەڵەی دین نییە خۆمان نەمان پێکاوە قسەکەمان لەسەرەوەیە تەوژمی ئیسلامیش لەسەرەتایە کە یەتە پێشەوە تەوژمێکی دڵڕەق مامۆستا تۆ قسەیەکە لەسەرەمە هەیە بەڵێ قسەم لەسەری هەیە و هەر شتە دەبێت لە بەرچاوگرتنی هەلومەرجی خۆی تەماشای بکرێ کاکە پەیوەند کە ئەم حاڵەتی هۆشیاری بێداری ئیسلامیە هات کە ئێمە لەگەڵ تەمەنی ئێمەدا هات بەداخەوانی پێش ئێمە مشوریان لێ نەخوار بوو هەرەوەندی تێگەی بوون کە کاتی خۆی لە سەردەمی شۆڕەشی ئەیلول دایەکێتی زانیان دروست کراوە مامۆستانش بە دوای کەوتون و مامۆستا قسەیەکی جوانن تەیار وەکو قەوسێگەڵی کاری ئیسلامیە بێ ڕشی تا سپیکەی نەک بە ڕیشی سپی دەست پێ وەڵاوی چێکە لە پەندەکانم جازە پەند دادەنێم پێشیناش کە پەندیان دانار وەکو ئێمەمانان بوون جا کاکە پەیوەند بەڵێ کاتی خۆی من لە سەردەمی کە هەڵە و پەڵە و کرچ و کاڵیمان دەبینی لە بزوتنەوەی ئیسلامیدا کاتی خۆی دەمگو بەخوا کوڕینە کاری ئیسلامی دەبێت ڕیشی تێدا سپی بکەی نەک بە ڕیشی سپی دەست پێ بکەی کوردەواریش دەڵێن ئەوەی بە گەورەی فێرە چێش خواردن کەس چێ بۆ لوتی دەبا ئێمە کە هاتین بۆ نێو گۆڕەپانی کار و چالاکی لە پێش ئێمەدا خەڵک هەبوو بوو کە ئەوە کەم تەرخەمیەک بوو لەلایەن ئەوانەوە کە دوایی بە ڕیشی سپی دەستیان بەکاری ئیسلامی کرد کەم تەرخەمیەک بوو لایەنی وانەوە من زۆر جار گوتوومە لە هەندێک لە کتێبەکاندا نووسیومە یەکەمین فیشەک کە دەتەقێنرا دەبوو بە بسم الله الرحمن الرحیم و تەقێنرا بۆ سینجی دژمن لە دیفاع لە مەزڵومیەتی میلەت و لە داگیرکردنی نیشتیمانەکە بۆ چکە خوا دەفەرمێ لا تظلیمون ولا تظلمون نەزوڵم بکەن نەقبوڵی زوڵمیش بکەن وخوای پروردگار دەفەرمێ ئەلا لعنەت الله على الظالمین لعنەتی خوا لە زاڵمان جا کەسێک خوا لعنەتی لێ کردبێ تۆ چۆن تەقەیلی ناکەی جا کەواتە لە سەرەتاوە کەم تەرخەمی بووە خەڵک هاتبوو بۆ ناو ساحەکە ئەلبەتە خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کورد لە سەرەتاوە مامۆستایان و بنەماڵە شێخەکان و ئەوانەی کە
ئەهلی دین و دیانەت و تاعەت بوون قیادەیان کردووە هەر لە شیع عوبەیدولای نەهریەوە بگرە دوایی شێخ سەعیدی پیران شیع عەبدولقادری شەمزینان هەتا شێخ محمودی حەفید هەتا بارزانیەکان هەتا ئیسماعیل خانی شکاک قازی محەممەد تەماشا دەکەی هەموو یان شێخ بوون یا مەلا بوون یا بە هەر حاڵ خەڵکی دیندار بوون لە دوایە ڕقەتعەیەک دروست بوو دابڕانێک دروست بوو میلەت موسڵمان قیادە غیر ئیسلامی تەبەنی کردووە ناڵم ناموسڵمان بەڵام غیر ئیسلامی تەبەنی کردووە ئێمە کە هاتین ساحەکەمان ئەو خەڵکانی هەموو تێدا بوون باشە میلەتێکی موسڵمان دەبێت لەژێر بەیداغی دینەکەی خۆیدا بەرگری لێ بکرێ بۆ ئاەت و فەرمایشتمان کەمن کە داکۆچی دەکەن لە دیفاع لە مەزڵوم لە ڕاوەستان لە بەرامبەری زاڵم لە بەرگریکردن لە نیشتیمان لە ناموس لە ماڵ لە سامان لە گیان بۆ کەمان هەن من قتل دون دمه فهو شهيد ومن قتل دون ماله فهو شهيد ومن قتل دون أهله فهو شهيد ومن قتل دون دينه فهو شهيد من قتل دون مظلمته فهو شهيد وما لكم لا تقاتلوا في سبيل الله والمستضعفين أو شيتانا لبيناي خاو لبيناي سوساوان دا جنگ ناكن كمانين وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم لبرخوا لبيناي خوا دا دجي اوانا بجنگن كشرطان بيدا فروشن جنگتان لدج داكن جاء ئێمە کە هاتین جەوێکی ئاوا ئەو خاوەن هەڵگری ئەو ئیدۆلۆژیە نامۆیانە بە میلەتەکەمان بە دینی میلەتەکەمان هەستیان دەکرد بە مزاحمبوونی ئێمە یعنی ڕاستەکەی ئەوە بوو لەوێوە وردە وردە گرژی دروست بوو گەرنا من لە خۆم لە یەکەمین ئیتیفاقیە و پێکهاتن و سڵحی بینی یاخود نەک سڵح هەر ئیتیفاقیەکردن ڕێکەوتن نامەکردن لە نێوانی بزوتنەوە و یەکێتی نیشتیمانی لە گوێزێ لە نێوانی بزوتنەوە و بزوتنەوە ئیسلامی ئەو کاتە هەر بزوتنەوە ئیسلامی هەبوو لە گۆڕەپانەکەدا و حیزبی سۆشیالیست لە کاولان لەگەڵ ڕەسوڵمەند و ئەوان ڕەحمەت بن و لەگەڵ پارتی لە ڕاژان لەگەڵ کاک مەسعود و ئەوان ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی دەمانزانی کە پێویستە تەبابین پێکەوە بەڵام ئەوە بوو دوایە ڕا نەکە لەگەڵ ئێمە هەر لە بینی خۆشیاندا تێک چوون جا لە جێوی گرژ و ئاڵۆزدا ئەتۆ هەر گرژ و ئاڵۆز دەبی کاکە کەس لە شەڕی شەکری نەبەخشیوەتەوە بەڵام ئەوەش بە واتایش ناڵم کە ئێمە هەڵەمان نەبووە کرچ و کاڵیمان هەبووە هەر ئەو پەندەم بۆیە دانابوو کە تەماشام دەکرد هەندێک شت دەکرا هەندێشتمان دەکرد کرچ و کاڵی بوو و قیادە و پێوی زەبت و ڕەبتی نەبوو لە کارەکەی نەدەزانی و خەڵکەکەشمان لە کاردانەوەی ئەوەدا خۆ من زۆر لەو بارە زۆر بەسەر هاتوو قوڵە نەزیلەم هەن ینی مەسەلە من لە بازگەکان دەگوت کاکە جامەکەدا بگرن و سەڵاوێک لەو برانە بکەن لە برادرانە کە لە سێتەرەکان وەستاون مامۆستا جا دروستە سەلامیە لێ بکەین بەڵێ کاکە دروستە تو بیکەنەوە سەلام لێ دەکردن بە ڕۆیکی خۆشەوە هەبوو دیگە مامۆستا دروست نییە سەلامیە لێک بۆ کاکە دروست نییە یا هەبوو کە سڵاومان لێ دەکات دیگە مامۆستا دروستە وەڵام دەمەوە ئەوە دەزانم کەچفەهمی و حاڵی نەبوون هەبوو و سینەتەنجی هەبوو بەرامبەر بەوانی دیکە بەڵاوکو جەناب قسەکە زۆر جوان بوو حەقیقەتەوە ماڵی قەڵب و سەر بە خاوەنێتی ئەوە هی ئەو کەسانە بۆ کەوا بوون ئەو کەسانە بوو کەوا حاڵی بوون بەڵام لە ڕاستیدا قورئان هەمووی سەراپار ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی و لێبوردەیی و ئاشتەوایی و سڵح و خێر و چاکێ ئەلبەتە لەگەڵ ئەهلی خۆیدا بەڵام وەختێک کاکە پەیوەند تۆ شەڕ بەری دەرگات پێدەگرێت شەڕت پێدەفرۆشرێ خۆ تۆش دیارە شەرع دەستی کردوویەوە کە تۆ بەرگری لە خۆت بکەیت هەرچەندە من دەزانم کە کەم و کوڕیش هەر هەبوو کرچ و کاڵیش هەر هەبوو بەڵام جەوەکەش بەو شێوەیە بووە ئەی دوایە کە جەوەکە گۆڕا بارودۆخەکە گۆڕات ئێمەش تەماشا دەکەی شێوەی هەڵس و کەوتەکانی شێوەی بیرکردنەوەکەش گۆڕا و بەردەوامیش موسڵمانان نەک هەر ئێمە لەلایەنێکی ئیسلامیدا لە حیزبێکدا بەڵکو هەر موسڵمان هەموو موسڵمان دێ بەردەوام چا بە خۆی دابژێڕێتەوە چی هەیە کە لەگەڵ قورئان و سونەتدا نەگونجێ هەمیشە میزان و تەرازووی ئێمە قورئان و سونەتە وما اختلفتم فيه من شيء فحكمه إلى الله دەی بگەڕێنەوە بزانین خوا چ دەفەرمێ و پێغەمبەر چ دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام من زۆر جار گوتومە دەبێت ئێمە شوێن کەوتووی شەریعەت بین نەک شوێن کەوتووی تەبیعەت دەبێت شوێن شەرعی خوا بکەین نەک شوێن تەبعی خۆمان بەڵێ مامۆستا
جەنابە ڕوونت کردەوە کە وتت ڕەنگە ئێمە درەنگ دەستمان پێکرد بێ هەتاکوت بە تعبیری ئەوەی کە ئێمە بە ڕشتی سپی دەستمان پێکرد مە بەسمان هەمووانمان نییە بەس وەکو سمبولەکە ئەواڵێم قسەکە لەسەرەوەیە بیرم دێ یەکێک لەو ڕەخنانەی کە وەختی خۆی لە جەنابەت جیرا لەسەر ئەم گوتارە کە لە ڕۆژنامەیە بڵاوە کرایەوە کە من باوەڕم وایەوە لە کاتی خۆیان باسیەکەم بیوێرێکی زۆری تیابوو کام کتێبە نووسی من دوایی ینی ئەمە ئەو بیوێریش مەسەلەن بۆن منم بە جۆرە لە جۆرەکان بنرخێنم کە تۆ توانی بتە مەسەلەن بۆن منە لەو کاتە ئەمە دەست پێ بکەیت کە لە کاتێکە خەڵک باوەڕی وابوو کە هیچ خاڵێکی هاوبەش لە نێوانی ئەوەی کە پێوترێ شیر و تیریان لێ بەستەبێت ئەوەی لە ڕابردووە بینیمان هەر ئەوەش بوو مامۆستا هەر شیر و تیرەکە بوو دەست خۆش بێ بەس قسەکە لەسەرەوەیە مامۆستا مادام ئێمە درەنگ دەستمان پێ کردووە هەندێک پیان وایە ئەوەی کە مامۆستا عەلی باپیر نووسیوێتی کە باس لە ئیسلامیەکان لە بەرامبەری ئەلمانیەکانەکە یاخود ئیسلامیە ئەلمانیەکات قسەکە لەسەرەوەیە کە جۆرێکە لە ئەتراف بە ئەلمانیەت بەڵام خۆ مامۆستا ئەوەش ئینساف نییە ئێمە درەنگ دەستمان پێ کرد بێ خەڵک پێش ئێمە دەستی پێ کرد بێ هێشتا ئەمە بڵێن وەڵی نابێ ئەتراف بەوان بکەین ینی ئەم تێڕوانینەش هەیە مامۆستا وەڵی کاکە پێوەوە دەڵێن نەعامە کە ڕاوچی بینی سەر لە لمیدا نقم دەکا پێی وایە کە ئەو ڕاوچەکەی نەبین ڕاوچەکەش ئەو نابینێ من پێم وایە واقع دەبێ و خۆی ببینین من دان بەوە دادێنم دەڵێم خەڵک لە پێش ئێمەدا بەرگری کرد لە ژێر ئاڵاو بەیداغی دیکەی غەیری ئیسلامدا دیفاعی کرد بەرگری کرد لە مەزڵومەتی نیشتیمانەکەی و دەبێت دەستخۆشیان لێ بکرێ بەڵێ ڕێیەکەیان هەڵە بووە بەڵام ئامانجەکەیان حەق بووە ئەمجا ئێمە دواکەوتین بەڵە دەبێت دان بە دواکەوتنەدا بێنین ئێمە وەکو گوتم ئێمە عینی و شخصی نا بەڵام ینی ئەوەی کە پێی وایە کە ئیسلام چارەسەرە بۆ هەموو شتێک و ئەو پێی وایە کە دەبێت لە بۆ هەموو گرفتێک ئێمە بگەڕێنەوە بۆ قورئان و سنت و بۆ شەریعەت ئەوانە دواکەوتن لە چارەسەرکردنی کێشەیەکی زۆر گەورەدا کە کێشەی مەزڵومەتی نەتەوەکەیانە کێشەی داگیرکردن نیشتیمانەکەیانە دواکەوتن ئەلبەتە وەکو گوتم بۆی نەبێتە بە ئینسافی پێشێ قیادە بەدەست ئەهلی دینەوە بوو لە ڕاستیدا خۆشی عوبەیدولای نەهری شێخ سەعیدی پیران اسماعیل خانی شکاک عەبدولسەلامی بارزانی شێخ محمودی حەفید یەزدان شێر قازی محەممەد هەموو ئەو گەورە پیاوانە هەموویان وەکو گوتم یان مەلا بوون یان شێخ بوون یاخود ڕیز عەشیرەتی دیندار بوون بەڵام لە دوای ڕاد ئەو دابڕانە دروست بوو نەدەبوو بهێڵین ئەو دابڕانە دروست بێت مامۆستایانە لەکوێ بوون ئەدێ شێخانە لەکوێ بوون کە پێشتر قیادە و ڕیادەیان دەکرد دوای چوونە کوێ بۆچی ڕازی بن بچنە نێو یەکێتی زانانێکەوە کە پاشکۆی حیزبێک بێت بۆچی یانی دەبوو بۆ خۆیان شەتر و سایە و سێبەرێکیان کاکە ڕێبێرەدایە وەرن بە ئێمە لەژێر بەیداغی ئیسلامدا تاکو ناحەزانیشمان لە داگیرکەرانی کوردستان بیانویان دەست نەکەوێت کە ئەو میلەتە دیارە ئەها تەماشای ڕووی لە غەیری ئیسلام کردووە ئەها تەماشای هیچ حیزبێکی نییە کە ئیسلامی تەبەنی کرد بێ چۆشتانە بوون بەرحاڵ ئەوە کەم تەرخەمیشی گەورە بجا تۆ کەم تەرخەمیش هەبێ و دانیشی پێدانێنی خەڵکی چاکەی هەبێ و دان بە چاکەکەی دانێنی و زۆر بە ئینسافیە بەڵێ لە پێش ئێمەدا خەبات کرابوو خوێنێکی زۆر ڕژابوو قوربانی زۆر درابوون کە من ئومێدەم وایە هەموو ئەوانەی کە ئەهلی ئیمان بوون لەو خەڵکە کە کوژراون مسڵمان بوون مادام دیفاعی لە مەزڵومەتیان خوای تەعالی لە هەموویان خۆش بێ و بە شەهیدی وەرگربن هەرچی کە ئەهلی ئیمان بووە ئەمجا ئەوە کە من ئەو کتێبم بڵێ نووسی و من زۆر جارێکی هەوڵی ئەوم داوە پرد دروستکەین پرد چونەوە ئەو شیری تووری لێکچوونە تەواو نابێ ئەمجا ئەمەیەک دیمان پێ تەواو ناکرێ پاشان ئیسلام ئەگەر کەسێ بڕای بە ئیسلام نییە ئیسلام بۆ خۆی ڕێداوە بڕای پێ نەبێ وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر بڵێ حەق لە پەروەردگارتانەوەیە جا چی حەزەکە با بڕوا بێنێ چی حەزەکە با بڕوانێنێ يعني بڵێ خوا سبحانه وتعالى پێخۆشە خەڵک ئیمان بێنێ ولا يرضى لعباده الكفر وإن تشكروا يرضه لكم خوا پێخۆشی خەڵک بێ بڕوا بێ ئەگەر سوپاسگوزاری بکەن بەهۆی ئیمانە خوا پێخۆشە بەڵام جەبریان ناکا لا ئیکراهە فی الدین بۆ چونکە دنیا شوێنی تاقیکردنەوەیە شوێنی تەصفیح حساب نییە جا ئێمە دینەکەمان ڕێدەدا خەڵک بە دوای دینی دیکە بکەوێ دینی چ خوایی بێت و تحریف کرابێ وەکو یەهودیەت و نەسرانیەت و سابی ئەو مەجوسی ئەوانە چ دینی مرۆڤ کرد بێ وەکو عەلمانیەت و لیبرالیزم هەموو ئەو شتە ئیزمدارانە کە ئەوش دینن بەڵام بەشەر دروستی کردوون ئیسلام بۆ خۆی ڕێداوە خەڵک بە دوای دینانە بکەوێ یعنی بەو واتایە کە ڕێداوە بەو واتانە کە بەڕەوایان دابنێ
بەڵام ڕێی لە خەڵک نەگرتەوە بۆ چونکە خوا ئەو مافەیداوە بە مرۆڤەکان چۆن پیان خۆشەوا بژین لەبەرەوە بۆ تاقیکردنەوە دروست بوون دەبێت ڕێگەیان بدرێت چۆن وەڵامی پرسیارەکان دەدەنەوە بۆی ئێمە هیچ چارمان نییە بۆ پێکەوە ژیان و کە پێکەوەش بژین دەبێت چی بکەین دەبگەڕێن بۆ خاڵ هاوبەشەکان جا من لەو کتێبەدا ئەو هەوڵم داوە کەم ئایا خاڵی هاوبەشمان چییە لەگەڵ تەوژمی ئیسلامی عەلمانی لەکوێ پێک دەگەنەوە با پێکەوە هاوکار بن من لەوێدا 12 خاڵم لە پێشەکەیدا باس کردوون بەرگریکردن لە نیشتیمان بەرگریکردن لە خەڵک چەسپاندنی دادگەری بڵاوکردنەوەی دەستەبەرکردنی ماف و ئازادیەکان بەرەو پێشبردننی وڵات پەروەردەکردنی ئەوە هەمووی خاڵی هاوبەشن ئەوانیش وا دەڵێن تاچی کورد دەبێ وا بێت چاچیکەین پاشیکەین ڕێکیکەین دەوەر با هەمان وا بکەین زۆر باشە مامۆستا ئەڵقەی ژمارە 50 کۆتایی هات هەندێک وردە پرسیاری ترم ماوە ئەگەر جەنابەت ئیجازە بفەرمی بۆ ئەڵقەی داهاتوو ئەو وردە پرسیارانش بکەم ئەجا بچینە سەر کتێبەکە وڵاجا پیاوی ورد پرسیاری وردش دەکات سپاس دەکەم سپاس دەکەم بەڵێ خۆشەویستان بەم شێوە گەشتینە ئەڵقەی ژمارە 50 تاکو بێ گەشتوێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێ